سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێ بێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر کەیسێکی گەورە دەکەین ئەویش کەیسی تێکدانی ئەو خانیە و هۆڵ و شوێنانەی کە بە زیادەڕۆیی لەسەر مولکی گشتی تەجاوزیان کردووە هەڵمەتی تێکدانەکە دەخەینە ڕوو. ئێستا من لەگەڵ تیمی تایبەت بە سنووری دەڤەری بەحەرکە کە پێک هاتوون لە پۆلیس زێرەبانی لایەنە پەیوەندیدارەکان هەروەها بەڕێوەبەری ناحیەی بەحەرکە بەیەکەوە دەست بەم هەڵمەتە دەکەین هەندە خەڵک سەرڕای ئەوەی کە حکوومەت ئەو تەجاوزانەی لە پێشوودا کرابوون بڕیارێکی دەرکرد پەرلەمانی کوردستان بە تاپۆکردنیان بەڵام ئێستاش لەگەڵ دابی خەڵکێک دەوێت مولکی گشتی داگیر بکات. ئەم هەڵمەتە بۆ تێکدان و ڕووخاندنی ئەو تەجاوزانەیە. کاک تۆڵە سڵاو دەبێ پێم بڵێ ئەو هەڵمەتەکەتان چەند شوێن دەگرێتەوە؟ سەرەتا بە خێراتنتان دەکەین ئێمە وەکو بەڕێوەبەری ناحیەی بەحەرکە هەفتانە یان دوو هەفتە جارێک ئەو تەجاوزانەی کە کۆمەڵێک کۆ دەبێتەوە لە ژمارەیەکی دیاری کراوە. هەفتانە؟ بەڵێ بەڵێ بەداخەوە ئەوەندە زۆرە تەجاوز ناچارن هەفتانە چەند هەفتەیەک جارێک بە پێی ڕێژەی زۆری تەجاوزەکان و بە پێی پڕئیشی برادەرانی زێرەڤانی تیمی زێرەڤانی تەجاوزات لە هەموو ناحیەکانی دەوروبەری هەولێر هەڵمەتیان کار و کاسەباتی وانە هیچ نەماوە بەس خەڵکێک تەجاوز دەکات دەچن لی تێک دەدەن. بەداخەوە خەڵک چێنەوانە چێنە خەڵکێکی بەداخەوە یانێ حەزت لە دەوڵەمەندبوونی خێرا و ناشەرعی دەکەن. ئەمە باز لە خانێکی بچووک و خانی هەژار نشینەک ناکەین بەداخەوە ئەوانیش تەجاوزە بەڵام ئەوەی قاعە و ئەوەی سیم دەکا بۆ مەشروعەکی تەجاوز بە زێدەڕۆی کە لەسەر زەویەک کە زەویەکە ئەو سیفەتەی نێو پرۆژەی لەسەر بکرێ لەسەر زەویەکی دیکە دیوار دەکەن. زیاتر لەسەر زەویەکانی کوشتتوکاڵیە؟ بەڵێ بەڵێ زەویە بەردەلانە لەسەر ئەو زەویانە تەجاوز دەکرێت پاشان دەفرۆشرێ یان زەویە تەقتیع دەکرێت ینی چەند دۆنمە کە پارچە پارچە دەکرێت فرۆشتەوە لە بازار ینی هێواران احتیمالە کەس ئاگای لێنێ لە عقارەتەکان و خەڵکیش فری و دەدرێت پارە ئەو کاتە کێشەیەکی گەورە طبعاً ئەو خەڵکە فەقیرەش کە پارەی پێدا ئەویش ناعیلاج ئێمە دەڕۆینە سیاجە کە دیوارێک دروست کراوە بە تەجاوز یەک پرۆژەیان چەند پرۆژەیەکە ئەوەی ئێستا لێرە هەیە ئەوەیە لە شوێنی دیکەش شوێن ئەوڕۆ چەند پرۆژەمان لەبەر خۆی زۆرە سەوڕ دەکەن یانی ئەگەر پێ ڕابگەین ژمارە زۆرە بەڵێ بەڵێ بەداخەوە ئەوەی کە لەو چەند هەفتەی دروست کرا لەو هەفتە و دوو هەفتە لەو ماوە کورت بەڵێ 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 باشە بابەیەکەوە وەک بەرپرسان لەم ناوچەیە باسی لێوە دەکەن گەورەترین تەجاوز لەسەر مولکی گشتی لەسەر ئەو زەویانەیە کە کوشتتوکاڵە زەویەکانی کوشتتوکاڵ بە چ شێوەیەکە لە ڕابردوودا ینی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ئەو زەویانەی داوەتە جوتیار بۆ ماوەی 6 مانگکاری جوتیاری بکات یاخود ساڵێک یا 2 ساڵ بە پێی گرێبەستێکە وەزارەتی کوشتتوکاڵ لەگەڵ جوتیار بەڵام هەندێک لە جوتیاران تەنانەت ئەو کەسانەی کە گرێبەستەکەشیان کردووە بەشێکی زۆریان لە ژیان نەماون کوڕ و نەوەکانیان ئێستا پێیان وایە ئەو زەویانە مولکی ئەوانە مولکی حکوومەت نییە هەر لە خۆیانەوە بەبێ ئەوەی تاپۆیان هەبێت تەنیا گرێبەستێکی عمری 30 ساڵی 20 ساڵی 50 ساڵی دەڵێ کاکە ئەوە مولکی ئێمەیە مافی ئەوە مەیە بینای لەسەر بکەم و زەویەکانیش لەسەر 200 مەتری یان چەند 100 مەتریە وەکو vێلا دواتر بیفرۆشێتەوە. ئەمە یەکێک لە تەجاوزەکانە وەکو بەڕێوەبەری ناحیەی بەحەرکە باسی لێوە دەکات لێرە ئەمە حەوزێکی ماسی هەیە ئەگەر کاک لێر بیگوازیەوە ئەمە حەوزێکی ماسیە پرۆژەیە دەڵێ من زەوی کوشتتوکاڵی مەیە پرۆژەی تێدا دەکەم ئەمە حەوزێکی ماسیە بەڵام لە بەرامبەر ئەو حەوزە ماسیە چی کردووە ئەو کابرایە دیوارێکی دروست کردووە نازانم ینی 500 مەترە 600 مەترە 700 مەترە ئێستا ژوا بلۆکی دانەوە خەریکە هەروە دیوار دروست دەکات ئایا بە پێی یاسا ڕێگا بەم کەسە دراوە لەسەر مولکی گشتی مولکی حکوومەت دیوارێکی لەم شێوەیە دروست بکات کاک تۆڵە مافیتی دروست بکە
کا کامەران زەوی سێ زۆری هەیە سەخەڕی بەردەلان ئەو ملکی وەزارەتی داراییە گرێبەستەکان ملکی وەزارەتی کوشتتوکاڵە ملکی تاپۆ فەرەزەن ئەوە ئەگەر ملکی تاپۆش بی ئەویش مەملوک لی دەولێ بێزگە لە کوشتتوکاڵی پرۆژەی کوشتتوکاڵی مافی نییە هیچ تەسەڕفێکی دیکە بکات بەبێ ئاگاداری ئەو دیوارکردنە هیچ پەیوەندی بۆ پرۆژەیە نییە ئەو دیوارە مەوزوع داگیرکاری و مەزرعە و ڤیلا و ئەو قەزیانەیە دەنا پێشتر سیم بۆ دیارە داگیرکاریە طبعاً ئەو دیواری پێویست بە زراعی ناکانی زراعە بۆ دیوارە کراوە بەڵێ شاردنەوەی کە لە دام دەستگای دەوڵەت بشاردێتەوە پاشان لە ژوورەوە خەریکی دارچاندن کابینە و خانی و ئەو پرۆژە و ئەو بابەتانەی کە پێی دەگوترێ مەزرعە بەڕاستەکەی ڤیلایە خۆی بۆ ئیسراحەتە چکە مەزرعە دەبی داهاتێبی دەبی وەبەرهێنانە چێ ئەویان هیچی نییەوە تەنیا مەزرعەیە و ئەو دیوارەش وا دەبینن تەجاوزە و بەبێ ئاگاداری و بەبێ هیچ ڕەزامەندێک دروستی باش ئێوە چی دەکەن ئێستا چی ئیزراعاتێک لەگەڵ ئەو کەسە دیوارەت تێک دەدەین دەڕوخێنین ناهێلین هیچ شتەچیش لە ژۆرەوە بکە دیارە شۆفەریش ئیشی کردووە کە مەبەستیان ڕاستکردن بیان هەبابەتێکی ئێستا یەکسەر ئێوە دەی ڕوخێن یان ئیزارێک دەدەنە خاوەن دایتمان ئیزارماندا و جێی پێ نادە بەڵێ بەڵێ بەداخەوە دەڵێ تەواوە مافی خۆمە بەداخۆمەش لێرەوە ئاگاداری خەڵک دەکەین وانی هیچ پارێک بە مەزرعە و بە ناوی ڤیلا ئەو شتانە نەدەن چکە هیچ تاپۆیەکیانێت ماوەیەکی زۆرە خەڵکێک لەگەڵ گۆڕینی پۆستەکانی ئیداری لە قایمقامیەت لە مدیر ناحیەکان هەوڵ دەدەن تەجاوز بکەن هەرچەندە حکوومەت دەڵێ بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین تەجاوز لەسەر مولکی گشتی بکرێت بەڵام زۆر جاریش لەم لاو لەولا جێبیستی ئەوە دەبین سەرڕای ئەوەی کە حکوومەت ینی سوورە لە تەواوی سنووری پارێزگای هەولێر لە قەزا و ناحیەکان لە هەر شوێنەکە زانیاری هەبێت تەجاوز لەسەر مولکی گشتی دەکرێت یعنی حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ئیجراعاتی تەواو دەکەن بەڵام هەندێک جار دەگوترێت کەسێک ئەگەر دەستڕۆیشتوو بوو مەسئولێکی گەورە بوو ئەم شۆفەرێک کە ئێستا کاری تێدا دەکات ناتوانێت بیرروخێنی ڕووخاندنەکە تەنانەت بۆ فەقیرانە لازم حازم کە بەرپرسە لە زێرەڤانی لێرە سەرپەرشتی زێرەڤانی دەکات ئەم هەڵمەتە دەکات بابزانی ڕای چیە کاک حازم پێم بڵێ ینی زۆر جار دەگوترێت زیاتر ئێوە لەگەڵ خەڵکێک کە کەم دەرامەت بێ یان دەستی نەڕوە بۆ دەستڕۆیشتوەکان تێک نادەن ئەما تا چەند ڕاستە بەڵێ پێشەکی بە خێراتی ئێوە دەکەین زۆر سپاس بەخۆ ئەمە ئیشی خۆ دەکەین لەسەرەوە چ ئەمرێک بوومە بێت ئەمە ئەو ئیشە دەکەین سەرۆکی حکوومەت چ ئەمر بەمە بکات کاک مەسرور بارزانی ئەمە ئیشی خۆ دەکەین چاومە لە ئەوە نییە مەسەڵەن ئەوە فەقیرە بە دەوڵەمەندەوە ئەو دیوارە دەبینن کە چ فەقیرێک بەو دیوارە دەتوانێت ئەو دیوارە بدانێت ئەوەی دەوڵەمەندەکانە ديوارێکی زۆر درێژە تقریبان 400 متر دەکەن ئەوە بە فەقیر ناکرێت کەس نەشێت دیواری چ فەقیرەکە فەقیر خانوویەکی لۆ خۆ دروستگات نادەنەوە کەسەکەی کە خاوەنی پرۆژەکەی چیە نییە هەکەر کی بیت بەس یاسایی نەبیتن بڕیار بوومە بێت وەرەقە پێ نەبیتن هەر تشتێکی مەسەلەن یاسایی پێ نەبیتن ئەو ئیشی خۆ دەکەن و تەواو چاکازم تۆ پێم بڵێ ینی ئێوە لە هەفتەی چەند جار ئەو هەڵمەتە دەکەن پێم وایە ئەگەر هەفتەی جارێک نەبێت دوو جار دەیکەن بەڵام ڕوبەڕووی چی دەبنەوە زۆر جار ینی سیناریۆ هەیە فلیم هەیە لە ناو مەسەلانەدا ڕوبەڕووی کێشە دەبین مثلا ڕوبەڕووی کێشە دەبین کابرا هەیە مەسەلەن فەقیرە دێت بەسەر ئیشی خۆ دەکات ئەمە مەسەلەن ڕێگا لێ بگرین ئەوش لەمە قبول ناکات بەس زۆربەی زۆریان مەسەلەن کەس نایەتن ئەوی دەوڵەمەندەکان خۆ تووشی ئەو کێشە ناکەن باشە زۆربەی جار دەبینم کابرا دەوڵەمەندە پرۆژەیەکی گەورەی هەیە فەقیرێک لە ناوی دادنێ ماڵێکی فەقیر دەخاتە ناو پرۆژەکەی ئەمانە زۆر ئەم سیناریۆیانە ئەوە زۆرن ئەو ئیشە دەکەن ئەو خۆ نایەت فەقیرێک لە شوێنی خۆ دەدانیت با بڵێن وەسەرەن ئەوە ماڵی فەقیرە تەجاوزی کردیا خراپ کردیا ئەمە فەرق و جیاوازی ناکەین دەوڵەمەند بیت فەقیر بیت هەر کەسێک بێت
تجاوزی لەسەر خاکی کوردستان لە هەولێر لە دهۆک لە کیرێ بیتن مەسەلاً حکوومەتی کوردستان بڕیاری داوە تێکی بدەن تەجاوز نایەتەکردن ئەمەش ئیشی خۆ دەکەین و لەسەرەوە چی بوومە بێت لە ماوەی مانگە چەند شوێن تێک دەدەنەوەی تەجاوز وڵا ڕۆژانە ئەمە دەردەچین ڕۆژانە دەردەچین چکۆ هەولێر زۆر گەورەیە تەجاوزیش زۆر هەموو شارەوانیەکان و مدیر ناحیەکان و قەزای بەسەر هەولێر دەچنە هەموو شوێنەوەی تەجاوز دەکە بەس پێم بڵێ چێنە خودی هەموو کەسێکە فەقیرە دەوڵەمەندە زەنگین هەمووە هەمووە مەسئولە هەموو ئەوەی دەکەن بەڵام پرسیارە گرنگەکەوەیە یاساکە بۆ هەمووانە یاساکە بۆ هەمووانە کەس لێ قوتار نابێت کەس لێ قورتان نابێت بڕیاری سەرۆکی حکوومەت هاتووە کەس لە یاسا دەرنەچیتن هەر کەسێ بێت وەکو یەک حساب دەکەین و تێکی دەدەین و چ مشکلەمان نییە. ئەم پرۆژەی دەیبینن پرۆژەیەکی تەجاوزی چەندۆنەمی بوو کە لەلایەن خاوەنەکەیەوە تەجاوزی لەسەر کرابوو ئێستا لەلایەن تیمەکانی تایبەت بە تێکدانی تەجاوز دەسنووری بە حرکە تێکدرا دوای ئەوەی کەم پرۆژەیە بە تەواوی دیوارەکانی تێکدرا دەرگای ڕئیسی تێکدرا ئێستا دەچینە پرۆژەیەکی دیکە گوایە لە هەمان ناوچە لە شوێنێکی تر تەجاوزێ بابزانین تەجاوزەکە ئەوێ بە چ شێوەیە. ئێستا هاتوینەتە شوێنێکی دیکەی تەجاوز مەزرعەیەکی گەورەیە هۆڵی تێدا دروست کردیە خانووی تێدا دروست کردیە بە پێی زانیاریەکانی سەرەتایی دەڵێن ئەمە ماوەیە کە دروستی کردووە کاکتۆڵە زێدەتر زانیاریمان پێدەدات کاکتۆڵە ئەم تەجاوزە چۆنە گەورەیە نازانم هۆڵ دەبینم قاع دەبینم خانوو دەبینم بەداخەوە ئەوە دیارە لە ساڵانی ڕابردوو کرا بەڵام ئەوەی لەو چەند مانگەی کرا لە بینی ئەو قەدەغی هاتوچۆ و کەرنتینەی دیارە کابینەکی دانایەکەم زار پاشان هەستاوە بە خۆڵتێکردن و هەندێک نەمام چاندن پاشانی فسیمی دەکا وەکو مەزرعە بۆ خۆیان لۆ فرۆشتن دەفتە بابەتێکی تیجاری باشەوە بە چه حەقەک ئەو تەجاوزەی دەکەن ینی شتێک مابەوە دەدا لێرکوانە لە شوێنێکی استراتیژی ئەوە هەولێر هەموو دیمەنی هەولێر سنوورێکی ینی شوێنێکی استراتیژیە چۆن دەکرێت کەس بەڕاستی ئەوە کامەران کارەساتێکی گەورەیە ئەوە زەوی کوردستان ینی ڕۆژانەوە تەجاوز دەکرێتە سەر غەدری لێ دەکرێەوە کوشتتوکالیە یان بەردەلانە هەردووکی ملکی دەوڵەتە هیچ شێوەیەک کابینەدانان و سیملێدان یاسایی نییە و شەرعی نییە شتێکە تەجاوزە سەر مافی گشتی باشە کڕین و فرۆشتنەکەشی باتڵە تاوان بەداخەوە پاشانیش خەڵکانێک دەکڕن دەرێن نەمانزانیوە و نازانم ئێمە دەستغەڵە درایە و زانیاری یاساییمان باش نەبووە ئەوە هەر تەجاوزێک دروست کرێت چەند کۆنونێوی هەر تەجاوزە باش ئێستا لەوەیەک دەبینم کابینەیە لێرکوانە کابینەیە ئەویان قەدیمە بەڵام ئەو کابینەیە نوێ ئەمە ئێستا و حەدیقە و ئەو سەقفەیلۆ لا دەبن وەکو فرسەتێک دەدەین کە کابینەکەی هەڵگری زەرەر و زیانەکی مادی زۆر پێنەکەوی بەڵام هیوادارین لای باتن ئەو خەڵکەش تیجارەت بەو زەوی زارە نەکەن باشە بابزانین ئێستاوە شۆفەر دێ ئیجراعاتی قانونی لەگەڵ دەکەن تەبلیغمان کردی و پێمان ڕاگەاندێکە ئەو ئیشە نەکە بەڵام دیارە لە پاش داوامان شەوان درەنگ چکە جێکە دوورە دەست و ئەوەیە ئیشی لێ دەکەن باشە کاک تۆڵە جۆرەکانی تەجاوز چۆنە ینی چ جۆرە تەجاوزێکەیە تەجاوز ئەوەی برادرانی هاوپیشەمان لە ناحیە و برادرانی زێرەبانیشان لەگە کردبی ئەوەی مەزرعە ئەوە شتەکە لۆ خۆشی و لۆ خۆشگوزەرانی خەڵک دروستەکە هیچ پێویستێک نییەوە ئەویتکان لە ناو ماڵانە کە لە ناحیەکانیان لە دەوروبەری هەولێر خەڵک بە پێداویستی بە هەژاری 100 مەترێک دەکەنە خانوو ئەویش تەجاوزە ئەویش لەسەر زەوی کوشتکاڵە ئەویش دەبی تێک درێ و یانیش بە پێی یاسا ئیزراعاتی دیکەی لەگە بکرێگەر بەناوکردن بیاننا ئەویان ناخۆشترە بەڕاستی چکە پشتەکە زۆرێک لە پێداویستی خەڵک و ئەو شتانەی تێدا بەڵام ئەویان تەنیا بۆ خۆشێ کەوایە ئێوە تا ڕادەیەک لەگەڵ ئەو کەسانەی کە فەقیر و هەژارن
بە شێوەک لە شێوەکان مامەڵەیەکی بەخۆی جیاواز ئەمە لەگەڵ خەڵکی دەوڵەمەندە. هاوسۆزین بەڵام ئەو دەستەڵاتەمان نییە کە لەوانیش بپۆشین چاوپۆشی بکەین. بەڵام ئێوە ئێستا لە پەرلەمان لە دەست ڕۆیشتەکانەوە بەڵێ بەڵ ئەمە لە مەزرعی گەورە و لە سیم و قاعە لەو شتە گەورانە توندین و لە کابینەی نوێ ئینشاءڵڵا. باشە چیان پێ دەڵێیت تۆ بەو کەسانەی مەبەستیان تەجاوزە چیان پێ دەڵێیت؟ ئەوان ئیزراع نایەن سەردان ناکەن بە شەوان هەنگاو بە هەنگاو دن مثلا ڕۆژ یەکەم کابینەک دادنێ ئەمە پۆلیس دەنێرین کە تەبلیغیان کەن لێرە نینە خۆیان دەشارنەوە کە دەگیردرێن و ئاگاداریان دەکەینەوە دەرێ لا دەبم پاشان لای نابە چاوەڕێ دەکات تۆ پێیان دەڵێیت تەجاوز مەکەن چونکە لە کۆتادا لا دەبردرێ و ئیزراعەت لەگە دەکەن. هاتوینەتە شوێنێکی دیکەی تەجاوز ئەمە دەکەوێتە سنووری گوندێک لە نزیک سنووری پارێزگای هەولێر. تەجاوزەکان زۆرن ینی تەجاوزەکان لە دەرەوەی سنووری پارێزگای هەولێر لە ناوچەی بەحەرکە لەو ناوچانەدا لە دەرەوەی بەحەرکە لە پیرزین لە شاوێ سوزانم لە هەر شوێنێک خەڵکێک دەستی بگاتێ بزانێت بە شێوەیەک لە شێوەکان چاوپۆشی کراوە ئیتر بینا دروست دەکە. ئەمە پرۆژەیەکە لێرە پێشتر بە تەجاوز دروست کراوە بە پێی بڕیارێکی پەرلەمانی کوردستان ئەوانەی بەر لە 2010 دروست کراون ئێستا تاپۆ دەکرێت. خەڵکێک بەوەش ڕازی نابێت دیسان دەوێت پرۆژەکەی گەورە بکات دیسان دەوێت مولکی گشتی داگیر بکات. ئەگەر باوکێک پێشتر تەجاوزی کردبێت ئەو جارە بیر لە کوڕەکانی دەکاتەوە تەجاوز بکات. خانوو بۆ ئەوان دروست دەکات پرۆژە بۆ ئەوان دروست دەکات ئیتر تا ڕادێک بۆتە کەلتور. هەوڵ دەدات ئەم کابینەیە هەوڵ دەدات ئەم تەجاوزە نەمینێ ئیتر بوەستێت نابێ مولکی گشتی لەمە دووە چیتر داگیر بکرێت سەرۆت و سامانی وڵاتە چەند کەسێک بیبن. نەقی محەممەد سراوت دەبێ ئێوە هاتوونەتان پرۆژێ گوتم لێرە تەجاوزەیە تەجاوزەکە چییە؟ کاکامەران بەگشتی ئەگەر باسی تەجاوز لۆ بکەم تەجاوزەکان هەمووی خۆی لەوەیدا دەبینتەوە کە کابرا بەوەی ناوەستی مەشروعەکێ دەوێت مەشروعەکەی خۆی گەورە بکە بە تایبەت دەوێت ئەگەر زەویەکی زەویەکەی بکاتە خان و بەبەر ئەو تاپۆی بکەوی ئەویش فبەڕاستیانەوێ ناوچێت تەجاوزەکە فراوان بکەن یانەوە تا عەردی زۆر بووە زۆر کلاوەت گەلک زۆرە بەڵام ئەمە گەیشتینە یعنی هەموو کلاوەتەکانمان بنبەر کردیە هەموو ئەو فێر و فتانێک کە دانێوێت لە گەرمان بکەن بەڕاستی ئەمە ئاشکرا بووە کەلچی نەما ئەوە خانووەکی هەیە پرۆژەکی ئاژەڵ بەخێوکردنی هەیە لە ناوەوە بەڵام دەوێت مەشروعەکەی خۆی گەورە بکە بۆ نمونە ئەوە لەو بەرەی زۆرە تقریبا 1000 متر لەو لە 1000 متر 2000 دۆنم بە چاوتروکان یەک دۆنم زەوی نزیکەی تقریبا بە چاوتروکانێک لە بۆ خۆی بباتن باشە فەمن لێرە یەک مەسجم هەیە بەڕاستی تکایە مادیمان مەکەن ئەمە تقریبا پەیامەکەت بۆ هاوڵاتیان پەیامەکەم بۆ هەموو کەسەکە هەموو ئەوەی کە دەیەوێت لەسەر تەجاوز زەوی دروست بکە ئەوەی کە دەیەوێت عقاراتەکە ئەوانەی کە بازرگانی بەو زەوی دەکەن هەڵیان بخەرەتێنن برێن کاکە چنیە چاوپۆش دەکرێت هیچ پەناگەیەکتان نیە تکایە هیچ پەناگەیەکتان نیە هیچ کەسێک توانای ئەوەی نییە بەرگریتان لێ مەسوول بێ مەسوول نەبێ لە پەنا مەسوول بێ کاکامەران باوەڕکە شەخصی زۆر گەورە یعنی ئێستا بوویتە کللتور کە ناتوانانی دیفاع بکە یعنی ئەوانە کە پەنا لە بۆ شخصی زۆر گەورە دەبن ئەوان پێیان دەرێکا کە ببوورە مە ناتوانین دیفاعتان لێ بکەین پشتان بە کەس قەیم مەکەن ئەگەر پێشتر حالەتێک لەم لاالە و لە هەبات تەلەفۆن ئێستاوەش نەما ئێستا هیچ کەسێک لۆی نییە هیچ کەسێک ئێوە دەڵێن پارە سرف مەکەن دەڵێن تەجاوز مەکەن کاکامەران ناخۆشەکەی لەوەیە کاکە لە بادلۆی ڕاپەی دەرەی برای خۆب تێک دەدرێت تەعودی پێدێ پەنجەمۆر دەکا هەر بەردەوام دەبی دەڵێ نا ئەوە هەر لەسەر حسابی کۆن حساباتی خۆی دەکە على سەزامە دوای چاوش
چاوپۆشیکردن نییە شێوەیە. بە هیچ شێوەیە پارە خۆ زۆرەکانی تەجاوز ئەمە پرۆژەیەکە پێشتر دروست کراوە ئێستا دەوێت دیسان زەوی حکوومەت داگیر بن بەڵێ بەڵێ ئەوانی تر چۆن ئەوانی دیکە بۆ نمونە زەویەکی زراعی ئێستا ئەگەر ئەو هاتەماشە بکەی ئەو زەویە زراعانیە لێرە ڕوومان لەو دەوێت لەسەر گردێک دوو خانی دروست بکە پاشان ئەو گردەی سیم بکە یعنی سیبکردنەکەش داروباری لێ یعنی تۆزێک مەشروعیت بە خۆی دەداتن بە ناوی مەزرعە کاکەوانەش مەزرعە نینە ئەوە هەموو دەبنە شوێنی دانیشتن و سەکانات و بەسەربردنی کاتە خۆشەکانی خۆی لەوێ لەسەر حسابی زەوی زراعی بەڕاستی ملکی دەوڵەتە ملکی دەوڵەتە ئەگەر بە حسابات زۆر وە تەجاوزیان کەم بووە ئێستا 195 کەمی کردی 195 کەمی کرد بەردەوام تێک دەدرێت بەردەوام ئەمە هەفتانە راپۆرتی خۆمان هەیە لە بۆ بەڕێز بەرەوەبەرینە بەڕێوەز بەرەوبەرینە هەیە بەڕاستی هەم لە ئێستا ئەمن وەکو بنکەی خازات پەیوەندی لەگەڵ هەردوو بەڕێز بەرەوبەرینە هەیە کاک تۆڵە و کاک سایب هەرچی لە لای کەس دەزان بەڕاستی چاوپۆشی نییە بە هیچ شێوەیەک ئەوەی ئەمن ئاگادارم لێرەوە پەیامتان ئەوەیە بۆ خەڵکی کوردستان پارەی خۆ سەرف مەکە دواتر لێت تێک دەدرێت هیچ کەسێک چاوپۆشی لێ ناکرێت هەر کەسەکرد لە پشتە چاوپۆشی لێ ناکرێت لێت تێک دەدرێت ئێستا ئەوەی سەرمان مێشینن ئێستا تێک دەدرێت. هەڵمەتی تێکدانی تەجاوزەکان لە سنووری پارێزگای هەولێر ڕۆژ لە دوای ڕۆژ بەرفراوەنتر دەبێ و وەکو بەرپرسان باسی لێوە دەکەن جیاوازی لە نێوان کەسێکی دەستڕۆیشتو و دەوڵەمەندێک و بەرپرسێک و هەژارێک ناکرێت بە بەڵگەی ئەوەی ئەم پرۆژەی ئێستا دەبینن وەکو بەرپرسەکان باسی لێوە دەکەن ئەم پرۆژەیە کە تەجاوزە یەکێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی حزبەکانی کوردستانە کە لێرە نامەوێ من ناوی بهێنم ئەمە بەڵگەی ئەوەیە کە جیاوازی لە نێوان فەقیرێک و دەوڵەمەندێک و دەستڕۆیشتوێک و دەستەڵاتدارێک ناکرێت لەوەی هەر کەسێک لە مەودووە تەجاوز لەسەر مولکی گشتی بکات ئەوە شۆفەڵ وەک ئێستا لی دەدا و لێ دەڕوخێندرێ بۆیە ئەوان تکا دەکەن لە هاوڵاتیان لە هەر کەسێک کە بیر لە تەجاوز دەکاتەوە بیر لە کڕین و فرۆشتنی نەکەنەوە چونکە لە کۆتادا هەم ئەوان زەرمەند دەکەن و هەم کارمەندەکانی دام و دەستگاکانیش ئەزیەت دەکێشن بە تێکدانی ئەو پرۆژانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.